پێویستمان زانی کە ئەمڕۆ کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجام بدەین لە بۆ ئاگادارکردنی ڕاگشتی و هاوڵاتیان و ڕاگەیانەکانیش دەربارەی بابەتێکە بەلای خۆمانەوە ئەهمیەتی و گرنگیەکی زۆر تایبەتی هەیە. دیارە کێشەی زیادەڕەوی لە دوای کێشەی قەیرانی دارایی بە پلەی یەک دێت و گەورەترین کێشەیە کە ڕوبەڕووی حکوومەت و یەکە ئیداریەکان بۆتەوە. جێگەی داخە کە زۆربەی جار ئەم زیادەڕەویانەی کە ئەنجامەدرێن یان کەسی بەرپرس و حیزبی کەسی بەرپرسی حیزبی حکومی دەستڕۆیشت و ئەنجامیەدا یاوەتا بە پاڵپشتی ئەوان ئەم زیادەڕەویانە ئەنجامەدرێت. لە مانگی نیسانی 2019 واتە 2 مانگ بەر لە ئێستا گەورەترین زیادەڕەوی کە لە سنووری ناحیەی وارماوە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا ڕوویدا بێ پرۆژەیەکە بە ناوی پرۆژەی دروستکردنی مەیدانی ئاژەڵ لەسەر پارچە زەوی ژمارە 29 کەرتی 41 دیسکەرە. ئەم پرۆژەیە بەبێ مۆڵەت بەبێ موافقەی ئوسوڵی بەبێ ئەوەی کە ڕزامەندی لایەنی پەیوەندیداری بۆ وەرگیرا بێت لە مانگی 4دا دەستکرا بە دروستکردنی. دوای ئەوەی کە ئێمە لە 2-5 کارەکانی پرۆژەکەمان ڕاگرت و لە 15ش ئەوەی کە بنیاد نرابوو تێکماندا بە شۆفڵ لەلایەن لیژنەکانی زیادەڕەویمانەوە تێک درا، بەڵام بەداخەوە لە 13 جارێکی تر بە هەمان شێوەیە پێشوو بەبێ موافقەی ئوسوڵی و یاسایی دەستکرایەوە بە دروستکردنی ئەم پرۆژەیە بێمۆڵەتە. پرۆژەکە لەسەر زەوی وەزارەتی دارایی و ئابووری کامە وێنەی تۆماری زەویەکەیە. هەروەها ئەم زەویە بڕیاری مامەڵە حجزی لەسەرە، قەراری حجزی لەسەرە و تەنابێ هیچ مامەڵەیەک و هیچ پرۆژەیەکی لەسەر بنیاد بندرێت تا و کاتی ئەم کێشەیە یەکلا دەبێتەوە، بەڵام بەبێ ڕەچاوکردنی خاوەندارەتی مڵکەکە بەبێ ڕەچاوکردنی و حجزە شارەوانیەکان و شارەوانیەکان و لەگەڵ قایمقامەتی قەزا شارە زور هەندێک مامەڵەی نادروست و نایاساییان کردووە کە هیچی ناچێتە خانەی مۆڵەت و ڕێگەپێدان بە دروستکردنی ئەم بابەتە. ئێمە هەر لە سەرەتاوە بەڕێز جێگرایەتی داواکاری گشتیمان لەم بابەتە ئاگادار کردووە بۆ وەکو واجبی یاسایی خۆمان، چونکە پێویستە سکاڵا لەسەر زیادەڕەوی لەلایەن بەڕێز جێگرایەتی داواکاری گشتیوە بجوڵێنرێت. ئەمە یەک. دوو، هەروەها ئێمە لە 13 یاداشتمانداوە بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ بانکێشکردن و ئیستیجوابکردنی هەر یەک لە بەڕێوەبەری ناحیەی وارماوە خۆم و قایمقامی قەزا شارە زور و سەرۆکایەتی شارەوانی وارماوە و بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان بۆ لێ پرسیینەوە و ئیستیجواب لەسەر ئەم کارە نایاسایی کە کراوە، بەڵام بەداخەوە تا ئێستا ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئیستیجابیان بۆ داواکاریەکەمان نەبوو بۆ پێویست نهاتوون بەدەم ئیشەکەەوە. و ئەمە پرۆژەیەکی زۆر نابەجێیە کە ئەڵێم بە شێوەیەکی ناوسوڵی کراوە. ئەم پرۆژەیە شوێنی ئەم پرۆژەیە دەکەوێتە سنووری ئیدارەی ناحیەی وارماوە. هەتا ئێستا هیچ کەسێک هیچ لایەنێک نهاتووە لە ڕێی ئێمەوە داواکاری پێشکەش بکات کە مطالب بێ بە دروستکردنی پرۆژەیەکی لەم جۆرە، بەڵکو لە پشتی بەڕێوەبەرایەتیمانەوە هەندێک ئیجراعاتی غیر ئوسوڵی کراوە، مەسەلەن لە وەرگرتنی تەعاهود لە ئەو کەسانی کە ئەمەیان کردووە یا ئەوە تا دروستکردنی لیژنە و کۆنووس و ئەمانە کە پرۆژەی لەم جۆرە بەوانە ناکرێت، بەڵکو ڕێنمایی و یاسای دروستکردنی تایبەت بە مەیدانی ئاژەڵ ئەمە خۆی لە خۆیدا دیاریکرا و معروفە لە هەموو لایەکەوە. بەڵام ئەمەی کە کراوە بەداخەوە بە پشتی بەرپرسێکی هێزێکی ئەمنی ناوچەکەمان ئەم شتە کراوە بەم شێوە مەلهوڕی و عەنتەریاتە ئەم پرۆژەیان دەست پێ کردووە. ئێمە ئەم بابەتە لێرەوە بانکشتی وەزیری ناوخۆرەکەم کە بەجددی لەسەر ئەم بابەتە بێتە سەرخەت و ئێمە یاداشتمانداوە بە لیژنەکانی ناوخۆ و لیژنەی شارەوانەکانی پەرلەمانی کوردستان تا هەرێکیان لە ڕێی خۆیانەوە مفاتەحەی وەزارەتی پەیوەندیدار بکەن بەرجددی بێنە سەرخەت لەسەر ئەم بابەتە. هەروەها سەرۆکایەتی داواکاری گشتی سلێمانیمان ئاگادار کردووە، هەروەها ئەم ڕۆژ بڕیاری ڕوخاندن و لابردنی ئەو زیادەڕەوەیەمان دەرکردووە کە 36 ئەمڕۆ ئەمە بڕیارەکەیە. ڕۆژی ڕوخاندنەکەشیمان دیاری کردووە و داوامان لە پارێزگاری سلێمانی کردووە کە هێزی ئەمنی تایبەت و پێویست بە لابردنی زیادەڕەوی لە ڕۆژی دیاریکراودا بنێرە بۆ ناحیەکەمان بە مەبەستی معالەجەکردنی ئەو خاڵی زیادەڕەوی و داواکاری گشتیش چاودێری و مراقبەی تەنفیز و جێبەجێکردنی ئەم
قەرارە بکات لایانی کەم تەرخەم هەر لایەنێک بەدەممانەوە نهات بۆ ئەوەی داواکاری گشتی ڕێکاری یاسایی بجوڵێنە دەربارەی